لە هەر حاڵەتێکی خوا نەخواستە تیشکە باشتر وایە کەسەکە بچێتە ماڵەوە لەوەی لەناو سیارەیان لە ڕێگایە بێت و هەوڵ بە جلەکانی بگۆڕێت ئەوە دوو ئەوە هەر هەوا گۆڕچەیەک لە ژوورەکەی بێ وەکو پەنکە و مبەری دە و سپریتوانە بیکوژێنێتەوە و هەوڵ بات بۆ ماوەی 24 ساعت یان زیاتر نەچێتە دەرەوە و بەرکەوتنی لەگەڵ شتی دەرەوەیان نەبێت. ئەمڕۆ دەستەی کوردستانی مناقەشەی پلانی ڕوبەڕووبوونەوەی تیشکدانەوە کرا کە پێشتر ئەم پلانە هەیە بەڵام ئێمە پێداچوونەوە و ڕاستکردنەوەی پلانەکەمان باس کرد کە لەوەیە خۆیە بینێ بەشە سەرەکیەکانی ئەوەیە کە بڵاوکردنەوەی هوشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان و هەروەها هەوڵدان بۆ ڕاهێنان بۆ کارمەند یا کارمەندان و پزیشکان لەو بوارەدا و دانانی پرۆتۆکۆڵی پێویست بە چارەسەرکردنی تیشک و هەروەها پێداچوونەوە بە تیمەکانی فریاکەوتن و هەروەها لە حاڵەتی پێویستە ئەگەر پێویستی کرد نەخۆشخانەی مەیدانی یان جیاکردنەوەی چەند بەشێک لە نەخۆشخانەکان بۆ حاڵەتانە و ئێمە ئینشەڵا گەشتبینین و هیوادارین کە هەموو شتێک باش بێت.